سڵاو ڕێز بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی ئاوڕێیانی ئەوکارم لە خزمەتەوەی عەزیزان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی هەینی. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. دەست بە سەرکردنی هاوڵاتیەک لە شاری سنە. گواستنەوەی موسەیب فەتاحبەیی بۆ زیندانی ئیلام. دابەزینی ئاستی هەناردەکردنی کەلوپەل لە گومرۆکی مەهاباد. هێرشی ئەرتەشی عێراق بۆ سەرگەڕەکی نەورۆز لە کەرکووک. بانگکرانی مامۆستایەکی لەسەر کاردەرکراوی زانکۆی سەبزەوار بۆ دادگا. کوژرانی چەندین ئەندامی حەشتی شەعبی و حیزبوڵڵا لە عێراق و لوبنان. و دەست بەسەرکردنی دەیان کچی لاو بە بیانووی بێحیجابی لە ئەفغانستان. درێژەی هەواڵەکان. ڕێزگرتن لە یادی محەممەد شەریعەتی لە سنە. بەپێی هەواڵی گەیشتوو ڕۆژی پێنجشەممە 14 بەفرانبار هاوکات لەگەڵ ڕۆژی لەدایکبوونی هەمیشە زیندوو محەممەد شەریعەتی لە شاری سنە بنەماڵەیە گیان بەخت کردووە و کۆمەڵێک لە دایکانی دادخواست لەسەر مەزاری کۆبوونەوە. محەممەد شەریعەتی لە ڕێکەوتی چواری خەزەڵوەری 1401 و لە ڕەوتی شۆڕشی ژینە بە تەقەی ڕاستە و خۆی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی لە شاری سنە گیانی لە پێنا و ئازادی و بەرابەریدا بەخت کرد. ڕۆژی پێنجشەممە کۆمەڵێک لە دایکانی دادخواست هاوڕێ لەگەڵ بنەماڵەیە و هەمیشە زیندووە لەسەر مەزاری کۆبوونەوە و پەیمانیان لەگەڵ هاواتەکانی نوێ کردەوە. دەست بەسەرکردنی هاوڵاتیەک لە شاری سنە. ڕۆژی چوارشەممە 13 بەفرانباری 1402 هاوڵاتیەکی خەڵکی سنە بە ناوی ئارمان منبەری لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەر کرا. بە پێی زانیاریەکان هێزەکانی حکوومەت لە شاری سنە بەبێ بەڵگەی قەزایی هێرشیان کردووەتە سەر شوێنی کارکردنی ئارمان منبەری و ناوبراویان دەست بەسەر کردووە. بە وتەی بنەماڵەی ئارمان بە دوواداچوونەکانیان تا بە ئەمڕۆ بێئاکام بووە و هیچ زانیاریەکیان لەسەر وەکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی کوڕەکەیان نییە. گواستنەوەی موسەیب فەتاحبەیی بۆ زیندانی ئیلام. ڕۆژی چوارشەممە 13 بەفرانبار هاوڵاتیەکی خەڵکی ئیلام بە ناوی موسەیب فەتاحبەیی بە مەبەستی تێپەڕکردنی ماوەی بەندکرانی ڕەوانەی زیندانی ئەو شارەکرا. موسەیب فەتاحبەیی تەمەن 38 ساڵ و خەڵکی ئیلام دوای ئەوەی لەلایەن لە قەیسەی ئیجرای ئەحکامی دادگای گشتی و ئینقلابی ئەو شارە بانکێشکراوە بە مەبەستی تێپەڕکردنی ماوەی 2 ساڵ و 6 مانگ سزای بەندکرانی دەست بەسەر و ڕەوانەی زیندان کراوە. شایانی باسەکە موسەیب لە ڕەوتی شۆڕشی ژینە لە ساڵی 1401 هەتاوی دەست بەسەر و دواتر لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە سزای زیندانی بەسەردا سەپاو. بێسەر و شوێنکردنی ئیدریس فەقیهی لەلایەن ئیتلاعاتی ڕژیم. دوای تێپەڕینی 29 مانگ بەسەر کاتی دەست بەسەرکردنی ئیدریس فەقیهی لەلایەن ئیتلاعاتی شاری بۆکان چارەنووسیە و هاوڵاتیە بە ناڕوونی ماوەتەوە و هیچ زانیاریەک لەسەر دۆخی تەندروستی لە بەردەستانیە. ئیدریس فەقیهی سەرەتای مانگی گەلاوێژی ساڵی 1400 تاوی بە تۆمەتی ئەندامەتی لە پژاک لەلایەن ئیتلاعاتی سوپای پاسدارانەوە لە شاری بۆکان دەست بەسەر و بێسەر و شوێن کراوە. فاتمە مەقسوودی دایکی ئیدریس فەقیهی لە گرتوتە ڤیدیۆیەکدا خوازیاری وەڵامدانەوەی دەستگای قەزایی و ئیتلاعاتی کۆماری ئیسلامی سەبارەت بە چارەنووسی کوڕەکەی بوو و ڕایگەاندووە لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا سەردانی هەموو ناوەندەکانی ئەمنی و قەزاییەکانیان کردووە، بەڵام هیچ وەڵامێکیان وەرنەگرتووە و تەنانەت بێڕێزیشیان پێکراوە. دابەزینی ئاستی هەناردەکردنی کەلوپەل لە گۆمرۆکی مەهاباد. ڕۆژی پێنجشەممە 14 بەفرانباری 1402 ئەحمەد ئەحمەدی بەڕێوەبەری گۆمەرگی مەهاباد ڕایگەیاند کە لە ماوەی 8 مانگی ڕابردوودا بڕی 8,312,000 دۆلار کەلوپەل لە ڕێگەیەوە گۆمەرگەوە بۆ عێراق هەناردەکراوە. بە وتەی ئەحمەد ئەحمەدی زیاتر لە 90% کەلوپەلەکانی هەناردەی عێراق کراون و بەشی زۆری ئەو کەلوپەلانەی لە ڕێگەیەوە گۆمرگەوە هەناردەکراون بریتین لە بەرهەمە پێترۆشیمیەکان و مادەی پاکەرەوەی وەکو تایید بووە. ئەو بەرپرسەی ڕژیم هەروەها وتی بەراورد بە هەمان ماوەی ساڵی پار قەبارەی هەناردەکردن لە ڕێگەی گۆمرکی مەهابادەوە 20% کەم بووەتەوە. لە ماوەی 8 مانگی ڕابردوودا بە بەهای نزیکەی 360,000 دۆلار کەلوپەلی قاچاغ لە گۆمرۆکی مەهاباد
دەستی بەسەر داگیراوە کە بەراورد بە پار بە ڕێژەی 30% زیادی کردووە. زۆرترین کەلوپەلی قاچاق کە دەستی بەسەر داگیراوە لاستیک، قوماش و جلوبەرگ کە رەستەی ناوماڵ و ئامێرە بەرقیەکان بوون. هێرشی ئەرتەشی عێراق بۆ سەر گەڕەکی نەورۆز لە کەرکووک. ڕۆژی سێشەممە سێنزەی مانگی بەفرامبار هێزەکانی ئەرتەشی عێراق هێرشیان کردە سەر دانیشتوانی گەڕەکی نەورۆز لە شاری کەرکووک و هەڕەشیان لێکردوون کە ئەبێ و ناوچەیە چۆڵ بکەن. هێرشی هێزەکانی ئەرتەشی عێراق بۆ سەر گەڕەکی نەورۆز کاردانەوەی توندی دانیشتوانی ئەو گەڕەکەی لێکەوتێتەوە و لە بەردەم هێزەکانی ئەرتەشدا ناڕەزایەتیان دەربڕی. هەروەها ئەحمەد کەرکووکی ئەندامی شۆڕای کەرکووک بە سۆرەکایەتی یەکێتی نیشتمانی کوردستان لەو بارەوە ڕایگەیاند کاری ئەرتەشی عێراق نایاساییە و قبوڵ ناکرێت. کوژرانی پەنابەرێکی خەڵکی دهۆک لە یۆنان. بەرەبەیانی ڕۆژی پێنجشەممە 14 بەفرامباری 1402 هەتاوی تەرمی پەنابەرێکی کوردی خەڵکی دهۆک بە ناوی شەمسەدین مزوری تەمەن 47 ساڵ لە ماڵەکەی خۆیدا لە یۆنان دۆزرایەوە. بە پێی زانیاریەکان شەمسەدین مزوری ماوەی 2 ساڵە لە وڵاتی یۆنان دەژیرێت و مۆڵەتی مانەوە لە وڵاتی پێدراوە. ناوبراو بە ڕەچەڵک خەڵکی دهۆک و دانیشتووی شاری مۆسڵ بووە، بەڵام کەسوکاری لە شاری دهۆکدا دەژین. پاشگەیشتنی هێزەکانی پۆلیسی یۆنان بۆ شوێنی ڕووداوەکە دەرکەوت کە ناوبراو بە چەقۆ کوژراوە، بەڵام هێشتا ڕوون نییە کە لەلایەن چ کەس یان چ کەسانێک و بە چ هۆکارێکەوە کوژراوە. ژاراوی بوونی 50 کەس لە تالارێکی زەماوەند لە مەرودەشت. ڕۆژی پێنجشەممە 14 بەفرامبار 50 کەس لە تالارێکی زەماوەند لە شارستانی مەرودەشتی سەر بە پارێزگای فارس بەهۆی گازگرتووی، ژاراوی و ڕەوانەی نەخۆشخانە کراون. بە وتەی پۆلیسی مەرودەشت بەڕێوەبەرانی ئەو تالارە بە شێوەی ناستاندارد گازی بۆ کێشاوە و 50 کەس بەهۆی هەڵمژینی گازی مۆنۆکسیدی کەربۆن ژاراوی بوون. بە پێی زانیاریەکان هەموو ئەو کەسانی ڕەوانەی نەخۆشخانە کرابوون پاش وەرگرتنی چارەسەری پزیشکی تەرخیص کراون. بانکرانی مامۆستایەکی لەسەر کار دەرکراوی زانکۆی سەبزەوار بۆ دادگا. دکتۆر حەسەن باقرینیە ئەندامی دەستەی زانیاری گروپی دەروونناسی و پەروەردەی زانکۆی حەکیم سەبزەواری کە بە زۆرم لێ خانە نشین کراوە پاش تۆمارکردنی سکاڵا لەلایەن سەرۆکی ئەو زانکۆوە بانکێشتی دادگای انقلاب کراوە. بە پێی زانیاریەکان حەسەن باقرینیە بە تۆمەتی تەبلیغ دژی نظام بانکێشتی دادگای انقلابی سەبزەوار کراوە. ناوبراو ساڵی ڕابردوو لە ئاست کۆمەڵکوژکردنی خۆپیشاندەران لە کوردستان و بەلوچستان و هەروەها دەست بە سەرکردانی خوێندکاران و مامۆستایانی زانکۆ ناڕەزایەتی دەربڕی بوو. لە ڕەوتی شۆڕشی ژینا و مامۆستا ئازادی خوازا لە مانگرتنی مانگی خەزەڵوەری 1401دا بەشداری کرد و سەبارەت بە لەسەر کاردەرکردنی مامۆستایانی ناڕازی ڕەخنەی توندی لە دەسەڵات گرتبوو. حەسەن باقرینیە سەرەتا لەسەر کار دوورخرا و هەڕەشیان لێکرد کە ئەگەر خانەنشینی ئیجباری قبوڵ نەکات لە هەموو مافەکانی بێبەش دەکرێت. کوژرانی چەندین ئەندامی حەشدی شەعبی و حیزبوڵڵا لە عێراق و لوبنان. ڕۆژانی چوارشەممە و پێنجشەممە 13 و 14 بەفرامبار چەندین ئەندامی حەشدی شەعبی لە عێراق و حیزبوڵڵا لە لوبنان لە هێرشی پابادی ئەمریکا و ئیسرائیلدا کوژران و بریندار بوون. ڕۆژی پێنجشەممە ئەرتەشی ئەمریکا لە ڕێگەی پەهبادەوە هێرشی کردە سەر بنکەیەکی هێزەکانی نۆجەبای سەر بە حەشتی شەعبی لە بەغدا و بەهۆیەوە 3 ئەندامی ئەو گروپە کە 2 کەسیان فەرماندە بوون کوژران و 6 کەسی دیکەش بریندار بوون. هەروەها لە ماوەی 24 سەعاتی ڕابردوودا 9 ئەندامی حیزبوڵڵای لوبنان لە هێرشی ئاسمانی و پەهبادی ئیسرائیل بۆ سەر باشووری لوبناندا کوژراون کە 2 کەسیان لە بەرپرسانی ئەو گروپە بوون. حیزبوڵڵای لوبنان ڕۆژی پێنجشەممە ڕایگەیاند کە لە سەرەتای دەستپێکی شەڕی نێوان حەماس و ئیسرائیل 144 ئەندامی ئەو گروپە کوژراون و بەدەیان کەسی دیکەش بریندار. چوونە سەرەوەی ئاماری مایە پوچبوونی کەسب و کارەکان لە سوید. بە پێی راپۆرتی شرکەتی زانیاری تجاری و متمانەی سوێد کە ڕۆژی پێنجشەممە 14 بەفرامبار ڕایگەیاند لە ساڵی 2023دا ئاماری مایە پوچبوونی کەسب و کارەکانی وڵاتە 29% زیادی کردووە و هەوڕەوەندە لە ساڵی 1990 زاینیوە تا بە ئەمڕۆ بێپێشینە بووە.
شرکەتی زانیاری تجاری و متمانەی سوێد هۆشداری داوە کە ئەو ئامارە تەنیا لوتکەی کێوی سەهۆڵەکەیە و قەیرانی کەسب و کارەکان بە دوای چوونە سەرەوەی نرخی هەڵاوسان و باج بە ڕادەیەکی بەرچاو زیادی کردووە. ئەوە لە حاڵێکدایە کە لە وەرزی پاییزی ساڵی 2023دا دەوڵەتی سوێد ڕایگەیاندبوو کە لە ڕێگە لە مایە پوچبوونی زۆرتری کەسب و کارەکان گیراوە، بەڵام لەگەڵ هاتنی زستان ئەو ڕەوەندە پەرەی سندووە و چیتر شیرکەتەکان ناتوانن گەردشی ماڵی و ڕێژەی نەخدینەی یان کۆنتڕۆڵ و دۆخەکە سەقامگیر بکەن. و دوایەن هەواڵمان سەبارەتە بە دەست بەسەرکردنی دەیان کچی لەو بە بیانووی بێحیجابی لە ئەفغانستان. لە ڕۆژانی ڕابردوودا هێزەکانی تالیبان بە دەیان کچی لاویان لە ناوچەی دەشتی بورجی شاری کابۆل بە بیانووی ڕەچاونەکردنی یاسای حیجابی ئیجباری دەست بەسەر کردووە. بە پێی زانیاریەکان ئیدارەی ئەمری بە معروفی تالیبان هەڕەشەی لە بنەماڵەی دەست بەسەرکراوان کردووە و مەرجی بۆ داناوەن کاگەر لە ڕێپێوانی پشتیوانی لە یاسای حیجاب بەشداری بکەن کچەکانیان ئازاد دەکەن. هەروەها بەرپرسانی ئەو حکوومەتە کۆنەپەرستە گوشاری بۆ تاجرەکان هێناوە تاکو جلوبەرگی ناسک و تەنگ هاوردەی وڵات نەکەن. بینەرانی خۆشەویست، گەشتی ئەوڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و کامەران.